شاندەرێ تایبەت یەنەتەوە یەکگرتیش بۆی سووریە دەبێژێ سێمەهێن بێن گەلک گرنگنش بۆی چارەسەرکردنا کریزا سووریێ وڵاتێن دەستێوەردانێ د سووریەدا دەکەن کارندڕیا چارەسەرکردنا کریزا پارێزگەها ئیدلیبێڤە ئارامیەوە گەڕێن نەدەڤەرێ. ستیڤان دیمەستۆرا شاندەرێ تایبەت یەنەتەوەن یەکگرتیش بۆی سووریە ئەشکەرەکرد و توپێشکەتن دەکارێ جوواکان ناودەوڵەتیدا دەربارەی چارەسەرکردنا کریزا سووریە چێنەبوو هەموو ئالیەک بێهێوی بوو د چارەسەرکردنا کریزا سووریەدا. هەروەها دیمەستۆرا دازانین و دەدەما نەهادا پێویستی بنابێنکاریە هەیە چارەسەریەکە سیاسیش بۆی کریزا سووریە وەرێ دیتن ژ بە ڕەوش بەرەف خرابوونێ بەدچێ. هەروەها شاندەرێ تایبەتێنەتەوەن یەکگرتیش بۆی سووریە گوت و کێشەیە هەری گرنگ دەما نەهادا لە سووریە بەردەوامبوونا شەڕێ بە برێکاری ئانگۆ وەکالەتە پێویستە ئەف جۆرێ شەڕ لە سووریە وەرێ بداوی ئانین. دیمەستۆرا گوتی و دەدەما نەهادا ژمارەیەکە مەزنە هێزن لەشکری د سووریە دەهەنک و ژە هێزن چەندین وڵات پێک دێ و ئەف چەند مەترسیل سەرتەڤاییە سووریە دروست دکێ. ستیڤان دیمەستۆرا دازانین و ئەگەر ئەو هێزن بیانیژە سووریە vەکشن بە ئاسانی کێشەیەن سووریە وەرنە چارەسەرکردن و دەدەما سێمەهێن بێدا کێشەیەن سووریە وەرنە بنبڕکردن و بەداوی ئانین و چارەسەریەکە سیاسیش بۆی کریزا سووریێ وێوەرێ دیتن. دەیەداویدا شاندەرێ ناودەوڵەتیش بۆی سووریە بە پشتگرێدانێ بە گوتنن خەڵکێ ئیدلبێ گوت و تیرۆریست لە ناوە ئیدلبێ نینن لەوما پێویستە دەرفەتێک بە خەڵکێ سووریە وەرێداندا و کێشەیەن وێ وەرنە چارەسەرکردن.